بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەمجارش با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ئاوادان بێ. خۆشەویستانم ئەم جاریان یەکێک لە گوندەکانی ناوچەی گەرمیانمان هەڵبژاردووە بۆ ئەوەی کە بەرنامەی ئاوادان بێی لێ بکەین. خوای گەورە ئاوادانی بکە گوندی سید محمود یاخود ئاوایی سید محمود کە سەر بە ناحەیەی پێباز و هەروەها بە شێوەیەکی گشتیش سەر بە ئیدارەی گەرمیانە. هیوادارم ئەم جارە گەرمیان یاخود بە ئەو بڵێن گوندی سید محمود بە جۆرە لە جۆرەکان ئێوە خۆشحاڵ بکەوە دیمەنەکانی ئێوە چێژی لێ ببینن. لەگەڵمان بن ئەمڕۆ لە ئاوایی یاخود لە گوندی سید محمود دەبین. فەرموو. کاک حاجی جان سلام علیکم. علیکم السلام خێر بێنێ خۆسە چاو. کاک حاجی تۆ لەم ئاوایە لەم گوندە خەریکی کاری حیواناری وانە؟ فەلاحەت و حیوانداری. فەلاحەتی شەکەی؟ بەڵێ. فەلاحەتی چ دەکەی؟ گەنم و جۆ. گەنم و جۆ. باشە کەواتە سوود لە کاو هینەکەی وەرەگری بۆ حیوانەکە. وڵای 2 ساڵە هیچ سوودێک مالی وەرنەگرت. 2 ساڵە لەبەر وشکە ساڵی. بەڵێ. کاک حاجی با بزانم لێرە حیوانداری زەحمەت نییە؟ بەرە بەخوا ئەوەنە زەحمەتە ئاناردینی. باشە زەحمەتەکانی چیە بۆ ئێستا ئێوە زەحمەتی چی؟ کانیە دان و کاکە ئەمەنە گرانە ئاناردینی. باشە یعنی ئێوە لەم دەشتی گەرمیانە دەشت پان و پۆڕە ئەوەنە کاوژۆ ئەوانە نەبووە کە دەبێت لە شوێنی کە بیکڕن. نە بەخوانیە لە ملاولاک شێسینی. ئیمساڵ هەر نەمان و هیچمان هەرنەو. ئەی ئەم ساڵ ئەوەنەی کە ئێستا تاکو ئێستا باران و شت باریوە هیچ ئەوەندە سەوز بووە کە حیوان بێت. وڵای حیوان قنیاتەکە باش. ئەرە وەڵا قەناعەتەکە لە بجۆڵە. مەگەر بیبەنە دەم چەموشتەکە گەنا لەشۆن لەو جەوەڵا هیچ سەوز بووە؟ بەڵێ لەو جۆڵە سەوز بوو خۆشارە وەڵا. فەلاحەت نەکری ئاکشتی بەیارەکشتی کەوتێ میتیالۆڕێتەوە. تۆ پێم بڵێ ئێستا خۆنا ئومێد نەبوو ئیشەڵا حیوانەکان نافرۆشی؟ ناوەڵ نە ئیشەڵا نە ئیشەڵا نە بەخوا حیوان چی فرۆ بۆی فرۆشمە ڕۆم بڕۆمە دەرێ وڵات بۆ کوێ بچم. باشە زەحمەتەکان هەر کاودانە ئەی نەخۆشی و ئەوانە هیچ هەیە؟ باشی ئینشاڵڵا پێی سەرمی مامەدار بۆ تۆ کشتی لە نەخۆشیە. چ نەخۆشیێک ئەم ساڵ هەبوو؟ وەڵاهی مگەدەوە لە پاکوێ ئەڕمێ و لە پاکوێ هەڵناسێت. بینیم بەیانی دەرمانە دەیانێ ئەوە دەرمانی چییە؟ دەرمان ئێرانی هی کرمی سیوجەر. هی کرمین ڕیخۆڵ و ناوسکیانە. بەڵێ بەڵێ هی کرمی ناو ڕیخۆڵ و سیوجە و هی چڵم و هی گشتێکی. خۆشەویستانەمە پێگوترێ زەنگ هەڵبە دەخرێتە ملی حیوانەوە ئەمە زۆر جار کە شوانێ با بۆ ئەو جەوەڵا یاخۆ دەبێ بۆ کێوانە لە دوورەوە دەنجیەت و ئەزان کەمەڕەکە لەکوێیە و هەروەها بۆ مارومێروش یعنی ئەمە ئەندازەیەک مارومێرو دوورە خاتەوە لەوەی کاتەیە کە حیوانەکان ئەسنە چێ و شاخ و دۆڵەکان بەهۆی بوونی ئەم دەنگەوە ئەگەر مارومێروێکی شەبێ دوورەکەوێتەوە. کاک حاجی ئەزانین ئێستا ئەمە پێگوترێت زەنگ. زەنگ ئێوە چی بێڵن؟ برنجێ ئەمە زەنگی برنجێ ئەسڵ. زەنگی برنجێ ئاسڵ. ئەو ئاسنەکەی چییە؟ هەر برنجێ 57 سەدیە. دەنجی زۆر خۆشە. وڵا باشە با بزانم ئیسفادەی زەنگ چی بۆ حیوان؟ وڵی یەژێن لای
شەو حەوار کەسڵەوە کاوراتێتە خۆرا گوروچتینە ئەوەتان بۆ ئەوەتان جاری وایە شوانەکە ئاگادارەکەتەوە شەو ئەگەر ڕایدا یا سڵەمیەوە شوانەکە زوو ئاگادارەکە کەەوە شتێکەیە گورگە شتێکێ باشە بۆ مار و مێر و چۆنە وڵی ێژن بۆ ماریش باشە بەخوام ینی لە دوورەوە دەنجێت مار لە پێزانێ ئەڕوە وایەژن خۆ بەخوا بێژم چی ناداوەڵ بێژم ئەمە لە ساڵی چەنەوە هەیە ئەم زەنگە حوتاون ئینەخێت نەجمەخێت لە ساڵی 57 ئەم زەنگە هەیە ئەرەوەڵا لە چۆن ئێساوە بۆ بەکاری نانی قورسە ئەرەوەڵای بەهار کێری خوار ئەو سابیکەیتم ئەما بێ حیوانێکیش بێت کە تۆزێک حیوانێکی زیرەک و ئەوانە بێ حیوانەکە قڵەوی قڵەو نوێ هێز بێ و ئەجا هیچی حاڵی نادەی سبە نە بەخواڵی نادی پەکی کەوتێت يعني بو الله يجزيك شيري ثاني ولا باشا بقربانه ئاوەدان بێ سەی مەحموود کاکەریم سەلام عەلیکم. عليك السلام بخير بين أخوة. سوپاست دەکەین با بزانین بەم بەیانە زووە لەسەر ئەم ئاوی سیروانە چییە؟ والله راو ماسيك. ڕاوەماسی پێم بڵێ تۆ ڕۆژانەیەکەی یا هەفتەی چەند جارێکی والله همو روجك. هەموو ڕۆژێک ئەو شوێنانەی کە ماسی لێڕاوەکەی یا تۆڕەکان دانێ هەموو یەک شوێن دوو شوێنە یاخود شوێنی جیاوازە هەر جاری لە شوێنێک دانی. والله هرجع لشونك دايما يسوي برو اللي دامنا بينش مو شونيتر. باشە ماسی ئەم ساڵ هەیە نییە چی؟ والله يمسال زور كما. أنا والله أنا كما آخر درس. ئەو شوێنێک کە ئێرە چەمە تەوان ڕووبارە. تەوان ئەو شوێنانی کە تۆڕەکەی لێدانێ حتممە نەبێ شوێنێک بێ کە گۆم بێ من بێ شوێنێک بێ کە تۆڕەکان نەباوە نیە؟ وأبي تجاين مجالي وتورى بيداني كاش. تۆ ئێستا تۆڕ کەی داناوە دوێنە داناوە پێرە داناوە يوارد دامنا. ێوارە باشە ئەگەر زووتر داینێ مەسەرەن دوو ڕۆژ تۆڕەکە بمێنێتەوە چی ڕۆدا باشتر نییە؟ لا أبي يوارد دايني بو بانكي. بۆ ماسیەکان خراپە بن چی؟ والله ماسي بقرا خرابة تو دو رجع قوي خرابة أمريا ماسي. باسی واکەن ڕاوکردنی ماسیش هەر جۆرەکە لە هیوایەت ینی سان چێژی لەکە تۆ لەبەر ماعیشەتێکی یا لەبەر چێژەکەیکی والله من لبر معيشتي كم. خۆ ئەلحەمدوللا لانی کەم ئەوەندە هەیە کە ناومێد نەبی والله هي روجي واي هي باشا روجي واي هي حد هيش نية. ئێستا ئەمڕۆ ئێمەش لێرەین حتممە ئێستا کە تۆڕەکان کە چوتە ناوە تۆڕەکان هەڵەگریتەوە ئێمەشەی بینین خۆت قەنەعەتت چۆنە ینی قەنەعەتت وایە کە ئینشاءڵڵا تۆڕەکان ئەوەندان ماسی پێوە بوو بکە ئینشاءڵڵا ناومێد نەبی والله هو قناعتي خوم باني هاتم يدير وتمام زور بس كاتي هلم قد أو وقت أبو ديارية ده. ینی ئێستا مادەم وایە هەڵت نەگرتون هێشتا باشە تۆ پێم بڵێ تۆ بۆ بە چوب ڕاوەکەی بۆ هینێکن نییە بەلەمێک شتێکن ناخد بو بلم ناشي. هاد بو شوب. چوپە ئەوەنە لەنگەرەگرێت کە تۆ بتوانانی تۆڕەکانی لەسەر هەڵگریتەوە. بله. ئێستا جەنابەت دەست کە بە عملیەکە و ئێمەش لێرابین و سەیری دەکەین بزانین چیەکەیت. بس ترشاو. گەورە مەفەقەتکە. ئەوە بۆ ئێمەش جوانە.
تا باڕوون لە لای ئێمە بێ بە قوربانەوە. قوربان تۆ ئێستا پێم بڵێ دوای ئەوەی کە تۆڕەکانت هەڵگرتەوە لە تۆڕەکە ڕازی بووی ناڕازی بووی چی؟ باش و لەخوا بەزیاوە ئەو ماسیانی کە پێوەی بوون ڕاستە وردن بەڵام جۆرەکانیان دیارە چین؟ بەڵێ ئەمە پانکەیە ئەمە مشارەیە ئەمەشە چاتکەیە. ئەوانە چۆن بەکارێنرێ ئەبرژێنرێ سوورەکرێتەوە چی لێکرێت؟ وەڵام بۆ ناو ڕۆنە تر ئەمانە خۆی زۆر گەورە ناون هەر تقریبان تۆزە گەورەترەون مەس ئەمە زۆر کەسەیە وەبان ئاریش ئێبرشێنێ خۆشە ینی بۆ برژاندن ژەبێت. بەڵێ بەخوا هێشتا وازانم چەند تۆ ڕێژی ترت ماوە هەڵیگرێ باشکەم ئینشاڵڵا خوای گەورە لەوە شار ڕزق با و ئینشاڵڵا ئەوانیش پیانەوە بێ. پەنا بەخوا. ئێستا ئاوا ڕوە خۆشەویستان من باسی سوودەکانی ماسی لە بواری ئۆمیگا سری و نازانم ئەمەی کە پێگوترێ ڤیتامینەکانی ئەی و بی و سی و دی و نازانم ئەمانە ناکەم بەڵام خوای زانێ کە ئەی برژێنی خۆشە. Banka var o da. کاک دیاری بە دەوڵەت بی ئینشاڵڵا. قوربانم بێ ئێستا ئەم حیوانانە بۆ کوێ؟ وەڵا بەرەو جەوڵ. باشە ئەم جەوەڵە هیچی لێ ڕواوە جای لێیە کە ئەوەنەی کە بیخۆن وەڵا کەمێکی باش ئێستا بیان بن کەیانێنی سعات چوار و نیوەوە. ئەی بۆ خۆت لەوێ چەند شوانێک کۆ بنەوە بەیەکەوە ئاوا لە نزیکیەک؟ بەڵێ. ئەی گەنمشتی لێک نەکراوە ساوێ ئەو منتیقێ نەچەڵدراوە بڵێن زرعاتی لێبێ یا بڵێن خەلەی لێبێ؟ هەنێکی خەلێک کریا و زەعات کریا و هەنێکی بڵێن بەیارە. چۆن مەگەر ئێوە لە بەیارەکە بیلەوەڕێنن ئەگەنا خۆ ناکرێت بچێتە ناو خەلەکەوە وایە
ئەی کوتت هەتا سعات 4 و نیو نایە بەڵێ هەتا سعات 4 و نیو هەر خۆت لەلایەنە بەڵێ هەر بە تەنها یا تریشن لەگەڵ هەڵا هاوڕێی تریشم لەگەڵای باش ئێوە چ دەکەن بۆی کە حیوانەکان تێقەڵ نەبن تێقەڵیانەکەن خۆیان تێکەڵ نابن تێقەڵ نابن باشە ئەی بۆ خۆتان نەچنە نزیکی یەکتری بەڵێ ئەگەر مەڕێک لەوێ بزێ چی لەیەکی خێنە ناو بەڵێ مادام وایە گوێ درێژیتان پێ وانە خۆ ڕووەدا جاری وایە کە لەو جەوەڵە مەڕیا بزن بزێ وانە وایە بەڵێ ئەی بەرخۆلەکەی هیچی ناوێ مێژۆلکی کەنیا بە جۆرە لە جۆرەکان هینی کە لەداکی وای بێ ژەکەکە بخوا گۆشی دەکەین گۆشیەکەن بەڵێ مەبەسم گۆشکردن بوو ناڕەحەت نییە بۆتان تۆ بێ تااقەت نابی لە شوانی و لاوەی کە ئەو هەموو ڕۆژێ بێ بچیت حیوانە دەرکەیت و یەنکەی ینی پێی بێ تااقەت نابی ناوەڕا الحەمدولای شەڵا تۆ پیاوێکی ساڵحی دەست و خۆش بێ و خی گەورە لە ش ساخکە ئینشاءالله هەموو ڕۆژە خۆ دەچی یا ڕۆژنا ڕۆژە نۆباکەن لەگەڵ برایەکە لەگەڵ کەس لەگەڵ برایەک مادەیەکەی خی گەورە سەلامەت بکە تۆ پێم بڵێ مەڕ خۆشت دەوێ یا بزن هەڵا هەردووکیان هەردووکیان ئەی کاری لێ یا بەرخۆلە هەردووکیان فەرقیان نییە باشە مەفەق بیت سلامتن ئەو مش بێمە ئێوە چۆنە دانیشن قوربان سەلام عەلەیکم سلام ورحمة الله وبركاته يا بخير بيا خوا لە ڕازی بێخوا سوپاس دەکەم با بزانم جەنابەت لەم ئاوای سەی مەحمووە بە چی و مەشغوڵی واللهی کاکە پێشەکی بە خێراتنی کەناڵە بەرزەکەتانەکەم سوپاسی ئەو برادرانەکەم من ئەلێرانە دەوامێکم هەیە لەسەر ئەو مزگەوتە دوای ئەوشە بۆنەی ئەوە کەم و چەکەم کەمە بەشم ناکات جارجارێ ئەچم ڕاوە ماسیەکەم لە سیروان ئەویش کەمە بە کەم دەسەکەوێ بەڕاستی ئەرە وڵا خۆتە زانی بازار گرانە یعنی موچە بەش ناکە دوای شەکەوێ ئیتر ئەوە مەسەلەکەی تۆ پێم بڵێ ئەم چەمە خوڕ نییە ینی ماسیتیا بە نەبێ ینی ئەمە بەسم ئەم زێ سیروانە ئێمە لە سەدی دەربەنی خاندا ئەبەزێتە خوارەوە ئەوەی تر ئەویش بۆنێ ئەوە بۆ وشکە ساڵی وای لێ کردووە کەم ئاوەکە بەرەدەنەوە لە ساڵانی پێشتر خۆتە زانیە گەر بێبارانیوە زیەکەیش کەمە ئاوی سیروان کەم بەرەدەنەوە بۆ بۆنێ ئەوەی تر ماسیەکەی کەمە ئەویش ماسیەکەی ناگەڕێ ئێستا بەهۆی خەسالەکانیشەوە هەمیشە ئاوەکە لێڕ قوڕاوە ئەوەش تەسیری بۆ ماسی نییە ئەوە غەسالە هەم بۆ ئاوی خواردنەوەی ماڵەکان هەم بۆ ئاوی ئاوایی هەم بۆ ئاوی لێڵی سیروان بەڕاستی غەسالە تەسیرێکی زۆری کردێتە سەر ژیانی خەڵک ئیسە من بیرەکەم هەلمە ئەوانە ئاوی خواردنی تیانەماوە ساڵێ دوو جار سێ جار دوو جاردا بەزمە خوارەوە بە درێژایی 10 پایپ بۆ ناو بیرەکە ئەمە هۆکاری چیە غەسالە ئەمەنە بەردی لێ دەرکردووە ئاوەکە دابەزیێتە خوارەوە بەڕاستی ئێمە ئەلوێشە یعنی ئەلوێشە ژیانمان هەم ئەکەوێتە مەترسیوە تۆ 10 پایپ داوەزیتە خوارەوە مەترسی لەسەر کاکە تو با بزانم ئەی خەلەت کردووە نەوەڵا من فەلاحنی ئەرە وەڵا تۆ ئەزانی چی شتێکیان بۆ باس کردوم ئەوە ئەزانم ئەوە دایما هەر ئیتر ئەوەیە ئەڵێن هۆرە چڕێکی چاکە بەڵێ من هۆرەکەم ئەویش ئەرەوە سەیریکە تەبەن تۆ نابێت ناومێدمانکەی و ئەبێ لە چی لە هۆرە چڕین بەستەر چاویەوە هاتوین بۆ ئەم گوندەی ئێمە هەل لە خزمەتی ئێوە ئێستا تۆ شتێکمان بۆ بێژ بەسەر چاوەکەم تۆ نازانی جەرگم بەسوە پرەتی ماری بکەیە من بەرتەبیب درۆیە دەست بخەوە بانە ڕەفیقام دڵ و سینە
سیر بکەوە دیارە من بەرزان پینە پینە ڕەفیقە ناسەم بەخوایە کەوتوە ژمارە دوجارم هاتیەوە ئەمرم ئەم جارە نەدەسڵاتم مەست و خوا من بەس ناینی وڵا مەجبور کەوتمە بارکەم بیا بۆ ئەوشەوە خۆشیتان سپاس دەکەین تۆ ئەم هۆرەیە جافیە وەڵا هۆرە نەوعی زۆرە ئەمە کزە کەمێک تەسیرە کاتە سەر ئینسان جافی هەیە کەڵهوڕی هەیە قەڵخانی هەیە تۆ بازانیش هیچ شێوازێکی ترە زانی جەنابەت بەڵێ ئەمە ئەم هۆرە پێشن هۆرەی جافی چەند کەسێک لەم ناوچە لەم ناوچەی ئەمە گوێی لێگرن با بکەین وەبانە ڕەفیقیاڵێ فرەبەی وای ئەم خەمەوە بگەینەوە مەیتەکەمە توخواوە بەرانبەر ئەوەی دڵسوازمەوە باباوە سەر ئەم جۆرەیەکی هەیە کاک باشە کەمێ هەناسەم کورد بووە خەتای پیرەکەیە نانە ئیشەڵا دەمانت باقی بێ ئیشەڵا بەڕێز خوای گەورە سەلامەتێکە تۆزە لە شیوە نەچێ شیوەن تەبعەن هۆرە کەمێک پەیوەندی لەگەڵ گریان و دڵتەنگی ئەوانە هەیە خۆ کاکە گۆرانی چەپڵەیش ئەمانە ئینسان کەمێ زەوقەدا بە ئینسان ئەمە جیاوازە بەڵێ دەست خۆش بێ تۆ پێم بڵێ بەس ڕاوماسی ئەو سوکە مەعاشەی کە هەیە زیاتر هیچی تر ناکە وەڵاهی نەبەخوای من لەتوانای کرێکاری لەتوانای منانیە ناتوانم من دکتۆر لە 96 جواوی داوم بۆ پشتم نەتوانم بنەوم لە بلوکیە بەڵامێکی مەسرەفی ئایلە و ئەم ڕۆژگارە و بازاری گران ئاوای کردێ مەجبور ئەکاکاک پەیوەن مەجبور ئەکا بڕۆی بۆ ئیشەکە بابزانم تۆ لەکەیەوە لە ئەم ئاوایی سەی مەحمووی وەڵا من ماوالیت 66م ئەلەم ئاوایە بوومە لە دایک تۆ ڕابردوو هیچ شتێکی جیاوازت بەبیێت چۆن ژان لێرە چۆن بۆ ئێستا هەر ئاوا سەیرەکەی ماشەڵڵەی شارە وەڵا لەخوا بەزیاوێ ئەم ڕۆژگارە لەگەڵ ئەو ڕۆژگارە جیاوازە خانی قوڕ بوو ئیسە دەستورێکی ترە و دیمەنێک بە خشتە تا بەڵێ بە خشت خۆ من لە خانی خشتا ژیاوم برافرە نیەم خانانمانە کردووە بەڵێ ئەرە وەڵای ژیانی پێشووی چی بووە هەر گێرەوە و درە و داسووە و کرێکاری بووە و هەر ئەوانە بووە خۆچی بوویت باشە لەم منتیقی ئێوە جەنجەڕ و ئەو شتانەتان بەکارێن وەڵاهی جەنجەر بەکار هاتووە بەس لە زمانەی ئێمانە بەڵێ ئێمە منیش درەوم کردووە مەڵۆم ناوە سۆ خەرمان کوت و ئەوانمانە گێڕا بەس جەنجەر و چان بوو چان بە تەلەزریز دروستەکریا و ئیتر ئەیاندا دوای ترەکتۆرێک و ڕایە کێشا من ئەوان من نەکردووە بەڵاو درە و داسم کردووە منیش خوا گەورە سەلامەت مەمنونی سوپاس مەمنونی خوا بنیا خوا بەخێر بێت بازان ئەو پیاوە بە ڕێزانش قوربان ئێمە ئێرە بابزانم ئێوە بەچیەوە مەشغوڵن وڵی بەخێر بێن سەرچاو ڕای من بە کرێکاریەوە مەشغوڵم بڵێ باشە بۆ کرێکاری ئەبێ بچیتە کەلار لە کەلار ئێستا هین شکور ئاوەدانی ئەوەنە هەیە خان و دروستکردن ئەوەندە هەیە کە کرێکاری هەبێت بەڵێ کۆمپانیا شیری لە کۆمپانیانی شوێ ئێستا کرێکاری زیاتر بیناسازی یاشتی تریش هەیە بڵی منە لە تینی میداسازیای شەکەم شنەجارم ئەبێ ڕۆژە بانیان زوو بچیت لە دوای نوێژەوە بڕۆیت و ئێوارە نژدرەنگ بێت بەانی سعات 6 ئەڕۆن 4 وارەتینەوە لە ش ساق بێخوا ئەی بابزانم جەنابەت بەچێوە مەشغوڵ بە خێراتنی کەناڵەکەتانەکەم وەڵایی فەرمان بەرم لە نەخۆشخانەی شەید
مەلا ئەحمەد کەلاری ئەوەی باوەنوور لە باوەنوور خۆ نیشتەجێ ئێرەیت بەڵێ لێرە دانیش تۆ چۆن دەوامەکەی وەڵایی تر شفتە 34 نەفەرین بەسترە دەوامە باشە بابزانین ئەی ئیشی لادێ هیچ ناکە ینی تۆ لەو سلچی توبی و ئەروەها ئەوانە تەندروستیە فەرمان بەرم لەوێ لە ئیشی تو بیا ئیش ناگەم وەڵایی تر وەکو فەرمان بەخوا هیچ کارێ ناگەم بەس لێرە هاتو چۆگەگەم بۆ تێمەوەمە بۆ زەحمە نێو هاتو چۆکردن وەڵی سیارم پێ و نزیک شە لێمان و خی گەورە مەحفوظ خێرمێ ناخوا سەرچاو دەستان خۆش بێ لێ ئافری بەر لێ ئافری ئافری وەرە بە قوربان وەرە وەرە ئافری گەرە زۆر ئافرن دێ خۆ دەستی پیاکە بە پێشم بەڵە بزانم ناوت چیە دەبڕۆ ئافری گشتن لای دوێ تاوان خەڵکی گەرمیانە ئازان لە نانکردنە زۆر جار ڕۆژانە نانەکەن واتە هەموو ڕۆژێ نانی گەرمەکەن جا بە پێچەوانەی هەندێک شوێنەوە کە بە دانیشتنەوە ژنان نانەکەن لێرە هەر بە پێوەکو نانەوەخانەی ئاسایی لێرە نانەکەن و بە پێوە لێن و وتیشم ئەمان ڕۆژانە نانەکەن کا حاجی سەلام عەلەیکوم عەلەیکوم سەلام و ڕەحمەتوڵڵاهی و خێر بێن سەر چاوم سوپاس دەکەم جارە با لە تەندروستیت بپرسین شکر تەندروستیت باشە الحەمدوخوا لەخوا بەجێوی تۆ پێم بڵێ ئەو پەڕۆێن لە قازت پێچاوە چیە مەسەلە هیچ نییە قاز زەمە عید خۆمە ئینشەڵا ناسکردن بێ قەی ناکە ناسکردن لەخوا بەجێوی الحەمدوللا کاک حاجی گیان حەزەکەم بزانم موالیدەکەت بزانم و بزانم هەر لێرە لە دایک بووی موالیدی سیونۆم لەم ئاوای لە دایک بوومە حاجی ئەگەر ئاوا بە شێوەیەکی خێرا شتێکمان بۆ باسکەی بزانین قەدیم چیت کردووە لێرە زەکاریەوە بە چۆ مەشغوڵ بووی وەڵی قەدیم ئەو ساکە ڕاوەسووتەر بوو خەڵە چوو بە ڕاوەسووتەر شەو ئەگەرە ڕاوەسووتەرمانەکرد وا بوو شەو بوو مانەکرد شەو ساڵە نەمانەکرد سوچەڕ زۆر ڕاو کرد ئارەوەڵا زۆر سوچارمان کوشتە دایکە کەواتە بابزانم پەڕی سوچەڕت بەرکەوتووە نەوەڵا زۆر ڕەفیقم لێدا بەس من نەداریم هەیە جاران کە ڕاویان نەکرد سوچەڕ لەبایان بەکارهێنا بۆەوەی کە بەریان نەکەوێت وازم لەبات ناسم ینی پەڕۆ کورە نەدەی دەقەیە لەقەی نادۆیش ئارەوەڵا باشە سوچەڕ گۆشتی خورێ ئارەوەڵا گۆشتێکی هەیە لە گۆشتی حیوانە جایبترە ئارە بخوا ئەی کاک حاجی بابزانین وەکو خەلەوشت چت کردووە وەڵی خەدا پەنەعەتم کردەوە کرد بیلامانە ئەمانە کێڵاوسا وەجود ینی بابزانم بە ئێستور و بە گوێ درێژ و بەگاو ئەوانە جێرت کردووە گێرم کردەوە گێرم و خاتر کردش گێرم کردە میلامنەوە کردی ئەی جوود بزانین جوود بەهێز و خراپسە و قەرەمە بوو قەرەمە لێرە دەست نابان بوو وڵاخان لێنەوە بەرە جێرە ئارەوەڵا ئەی بابزانین ئەی بەداست درەوت کردووە ئارەوەڵاوە داستش درەوم کردو 4-5 ساڵ ئەم دەشتانەی ئێرە دەشتی هەمووی ئێرم دەشتایەکی زۆری هەیە کە خەلە بکرێ خەلەیەکی زۆرەکرێ باشە لە کێوە دەستان پێ کرد و کەی لێ بوونەوە بە داست درەوە هیوا وەختی وا بوو ئەوزان بە دەست درەوە کراومە خۆڵ کێشیانە کرد و باوس و میلامانەوە بان کەرگی سەمانە کرد بۆ ڕچکە
ئەمانە لە خەرمان لە خەرمان گێرە بۆ دەورە تا بیکوتە و پشەندیکە و زۆری بێچوو کاک حاجی جاران شتێک هەبوو شتە گۆڕا مەسەرەن ترێیانەیەنا لەم دەشتی گەرمیانە بە گەنم ئاگۆڕیەوە تو ئەوت بەبیێت ئەرە وەڵاوە بیرمە تێ لێکا هەما هەمەی ماسەفەخوا بیکە دەمینە وەرجەر ئەوم مەی هەڵا جام لەسەر لا تەمەشام کرد ئەلەم ناو چەمەوە بارێک هەڵ هەر هەڵاجان وتم بەرەکە هەمەکە شێ بێت بۆمانە سێنی وتیارەوە لای سێنم بوت ئەرەوە لا کاڵێکی بێ حسین حەسەین باو ئەم مناڵ هەتیۆکان چی ناوە حسین حسین ئەمین لەبەر هینیا و کاڵێکی هەوردوو دای پێمان ئەی ئەگەر بەبیرت بێ یەکەم جار کە تراکتۆر و ئەوانە هات ئێوە زوو تراکتۆرتان سند وەڵی زوو تەرەکتۆریان چەند لەم ئاوایانان لەم بێزما بوو ئەوە تەرەکتۆری چەندی ئەم ناوەیە داگیر کرد و حەزا و جووت و فەلان ئەمەوە کەوتوبان ئەو تەرەکتۆرە ئایتر مەسابەیە ڕانیمەخۆی ئەوی مرد و تەرەکتۆریشی تەمە کاک حاجی بەبیری تۆ ئێرە هەر هیچ سەرچاوەیەکی ئاوشتینە بە هەر لەو چەمە لەو زێ ئاوتانێنەوە بۆ خواردنەوە خواردە بەس یەک قامانەیە لەم سەرە من بوو مەرەدای ئەو کونایەکری لەو شاخە لەو بەرزەوە تێتە خوارەوە ئیسەی هەروایە بەرزیان ناکە باشە کاک حاجی ئێوە وەکو عشیرەت چ عشیرەتێکن لەکین باشە هەر ئەم گوندی ئاوای سەی مەحمودە لەکە یا گوندەکانی لە قولەبەرزاتیان لە چارەش هاتیان لە قەلار هاتیان زۆری ئەرا 2000 ماڕژێ زیاتری بینکی باشە با بزانم لە ڕووی زمان و شێوازی قسەکردن و جلو بەرگ و ئەوانە هیچ جیاوازێکتان هەیە لەگەڵ عشیرەتەکانی ناوەڵای هیچمانی لێ کوردیەوتەوە ئەی با بزانم بەبیرت دێ کە ئێرە چەند جار خراپ بووە سووتێنراوە وەڵای 1963 سووتیان ئەوە ڕەومادامەوە جۆڵە دوایی دەورەی 50 و جۆڵبووین و دوایی حکوومەت بەغمای کردینەوە ئەم دەربانمان کردو خانوونەوە فاقمان کردو دووبارە هەتا ئەم سەنە چین بۆ ئێران کاک حاجی خانووی قەدیم وەکو ئێستا نەبوو دیوارەکەی خشت بوو ئەوە خشتی بۆ بەبڕنەوە باکە بزانین چۆنتان دروستەکە وەڵی کەبر خانیان دروست دەکرد خۆرە دیوارە نەکرد دوای دیوارەکە تا قامیشان ئەوە تەیمانە نەکرد و دوایە زەلیانە داوابانێ و ئیتر ئەمە بوو خانووتەوە ئەمە زانین مەگەر چۆن ناگەنا بەفر نابارێ لێرە وەنیا بەڵام بابزانین ئەی باران ئەی دڵۆپەی ناکرد ئەو چەندێ باران بوارەیە تکەی کرد زەلی وبانی و ئەگەر ئێستا خانوێکی قورت بۆ بکەن خانۆ کۆنکرێتەکە بەجێ هێڵی ئادەمەکەس بەڕازی بۆ ناڕازی نییە سیحەتی خۆشترە سیحەتی کۆرەمەخوا سیحەت خۆشی دارگوار بۆ جێژی هذا والله گەورە مەفەقت کە ئینشاڵڵا السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. بخير بن يا أخوة. كاك محمد أبينم يوم مزقوتك تازة دروسكين. أم مزقوتا لسر بناغي كونا يا مثلا بيشتر مزقوتان هبوا أم بوشي إسا مزقوت دروسكين. بله أم مزقوتي أما وقتي خوي بيش أنفال مزقوتك دروس كرابو لصالي 1974 بقل دروس كرابو. طبعا أنا قاعد أنا ريخ وخازوانو دروس كرابو. دوای ئەم دێ ئەمە بەرشاڵای بەرشاڵای ئەنفال دوای ئەنفال ڕوخیا ئەم دێ ئێمە لە هاتینەوە ئەم دێمان ئاوادان کردو لە 91 بۆ 92 تقریبا هاتینەوە ئاوای ئێمە لێرە مزگەوتێکی ترمان بنیاد ناوە لەیانە لە ساڵی 2000 لەسەر ئەرکی خێرخواز و ئەرکی خێرخواز و خەڵکێکی کۆمەڵێکی خێرخوازوانە دروست کرا ئەمجا لە ساڵی 2020 ڕوخیا بەرج ئەم جادە دووسایی دەکەوت 20 بۆ 21 ڕوخانیان بەری ئەم جادە دووسایی دەکەوت ئیسەش ئەمەش کە دروستکراوە لە 2021 دەستمان پێ کردو هێشتا ئیسە تەواو نەبووە
زە لە قۆناغی کۆتاییایە ئیشەڵا بش بەخوای گەورە و خێرخوازان ئیشەڵا تەواو ئەبێ ئەمێژاءله باشە کاک محەممەد بابزانین دینداری چۆنە لە گوندەکەتانە لە ئاوای سید محموود بزانین گەنجەکان خەڵکانی بەتەمان ئەو مثلەن ئێوە سەرجادەشن ڕێبوار و ئەوانە کە لادن ینی بەرەو مزگەوت بزانین ئاوادانە لەخوا بەزای ئاوادانە وڵا ئەو مزگەوتەمان بوو چووک بوو ڕووبەرەکەی 9/8 بوو لەخوا بەزیاوانە خەڵک لایەدا و خەرەباڵغی خۆشمان و جاری ئاوجەنەوە بۆ جمعان لە مزگەوتەکە وڵا لەخوا بەزای باشن گەنجی مرۆ زۆر باشە ئەیسەی دەکەی لادیەکان بە تایبەتی لادێ وەکو شار نییە ئەنی کۆمەڵی مەعانا دوشتی نییە خەڵکی گەنج وانە خەریکی مەشغوڵی سەر خاڵی شوکار و کەسابەتی خۆیەتی جان لە باڵ ئەوەژە عیبادەتی هەیە خەڵ خراپ نییە لە لادیا باشە بەعام سڵاو لە ئێوە خۆشەویستان لەگەڵمان من بۆ ئەوەی کە شوێنی جوان و سەرنجڕاکێش ببینن کاک محەممەد ئەمە پێچی قولەی چاودێری بێت چونکە کە سێرەکەی شکڵەکەی و شێوەی دروستکردنی و ئەو مەتەرێزانەی کە تایەتی هەمویان دلیلن لەسەرەوەی کە ئەمە قولەی چاودێریە بابزانم وەکو معلوماتی ئێوە ئەم قولەیە ئێوە ئەزانن مێژۆکەی بۆ کەیە گەڕێتەوە وە لەلایەن چێوە دروستکراوە خێر بێ نەخەوەڵایی ئەمە لەلایەن زمانی عوسمانیەوە دروستکراوە ئەم قولە دیارە هەر نقطەیەکی چاودێری حتمما وایە بەڵام ئیتر ئەمە دروستکراوە وڵی بزە تاریخی نازانی چەندە کاتی عوسمانی لەبەرەوە من تەمانێکی ئەوە نییە تازام چەندە پرسیارم لە خەڵکی ئەماوای کردو زۆری ژن نازانی بزابێت سەرە دەهەی چەندەکە تاریخی چەندە دروستکراوە باشە کاک محەممەد ئەی ئەمانەی کە مەسەرەن پێ ئەو ڕش سپیەکان و ئەوانەی کە بەتەمەنن هیچ شتێکیان لەسەر ئەم خولەیە باس کردووە وتوانە بزانین ئەم خولەیە لە تەمەنی ئەوانیانە پێش ئەوان لە باپیرانیانەوە شتێکی لێ باسکرابێ ئەم خولەیە چی بووە کەسیتیا بۆ تای نەبووە ئەم قولە پێش پەنجاکان دروستکراوە لەبەر ئەوە پەنج ئەم ئەوەی ئێمە ئاوادان نەبوو لێران نەبووە ئەم ئەوە ئێمە لە شوێنێکی تر بووە لەم جوڵەیە شوێنێکی بێژن قشلاغی بێژن جا ئێمجار پێشتر ڕەنگە پێش ئەم ئەوە ئێمە دروستکراوان قولە لێرانە چۆڵ بۆ ئێرا بابزانم حکوومەتی هەرێمی کوردستان چەندێک گرنگی بەوە داوە کە بێڵە شوێنێکی ئاوا ینی بمێنێتەوە واروەها وردە دانە ڕوخێ ینی ئەوە بۆ خۆی وەکو بەڵگەیەکی مێژووی وایە وەکو شایەتێکی مێژووی وایە تا چەند حکوومەت گرنگی پێداوە وڵی حکوومەت گرنگی پێداوە ئەمە تقریبا زۆری داڕووخا بوو زۆری تێکچوو بوو لە ئەم چەند ساڵی پێشەوە لە 2010 بەخوا چواردەوان سیانزەوە لەم ناوا بزەوت نازانم تاریخی چەند و دۆژە نەکراوە بژینەکیان بۆ تەرخان کرد بوو جێ لەلایەن ئاسەوار و باشە ناکردێتەوە بابزانم کاک محەممەد ئێوە ئەزانن مادەکانی لە چی دروستکراوە قولەکە قولەکە مادەکانی لە بەرد و قسڵە بەڵێ معلومان لەسەر ئەوش نییە مەسەرەن بۆ شوێنێکی ئامان ڕەنگە زەحمەتە قسڵی تا دەستکەوت بێ لە چۆ قسڵیان بۆ هێناوە ئەو بەردەکەەوە هیچ ینی باوە بڵین بەردی لێە بەس مۆزۆی قسڵەکە قسڵ لە چۆ بۆیان هێناوە وڵی ئەمادە قسڵان لەم سنووریەما کەمە ڕەنگە لە سنووری کفری و قسڵان بەوە بەس بەردەوەی ئەیرە قەرەداخۆ ئەو ناوەڵی شارەدام نییە لێ بەس لە کفری زۆر بووە مەوەختی خۆی لەوێ ئیسش هەر هەیە لەن ئەم قسڵ و گەچوانە زۆرە لەوێنە مادەکانی لێوێ زۆرتر زیاد ئەی کەسێک هەیە کە چاودێری بکە بۆەوەی کە تێک نەدرێ چونکە بەتەچیت ئاوایەکەیەوە ئاوای سەی مەحموود سەرڕێگایە ڕەنگە بەشی خۆی گەشتیان ڕووی تێ بکە لانی کەم کەسێک سەرپەرشتی بکە بۆەوەی کە وەکو نۆژەن کراوەتەوە جارشکە سەر لە نوێ تێک نەچێتەوە و وەکو خۆی بمێنێتەوە کەس هەیە چاودێری بکە وڵی چاودێری وەکو خۆمان چاودێریەکەین کەس وەکو پاسەوانی تایبەتی نییە ئێمە لێرە لە سنووری خۆمانە خۆمان زۆر جار چاوانە بە زۆرە بینە خەڵکی بینی تێت بەردەگیری لە ڕوخێنیان شتیان بانیەکەنیان ئاگادارەکەی نوێتر نایێت بۆ شێوە نییە کە بێژی زۆر حەزەرەکە خۆی وەچی سوودێکی لێ وەرناگرن وڵای وەکو سوودی نەبخواست وایش لێ وەرنەگرن
خۆشەویستان بەم شێوەیە لە گوندی سید مەحموود لە نێوانی ناحیەی پێباز واتە باوەنور و هەروەها شاری کەلارەوە لە ناو خزمانی لەک ماڵاواییتان لێکەین تاکو بە یەک گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ